بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوەی بینەر و ئازیز و بەڕێزەکانم. ئیبن سینا فەرمودەیەکی زۆر جوانیەیە، فەرمێ پێم بڵێ چی ئەخۆی تا پێت بڵێم تۆکیەی. خۆشەویستەکانم، بە خۆمان بڵێن چی ئەخوێنین تا بزانین ئێمە کێین. ئەگەر خوای گەورە شتێک گەورەتر بوایە لە قەڵەم دروستی ئەکرد. یەکەم شتێک کە دروستی کرد پێنووسە، شتێک کە سوێنی پێخوارد پێنووسە، شتێک کە باسی کرد تێنووسە. نون والقەلەمی وما یەسطوڕون پێناسی خوایە بۆ سەر ئەرز. یەکەم وشەیەکیش کە خوای گەورە پەیوەندی ئەرز و ئاسمانی پێکرد بریتی بوو لە ئیقرا. ئەگەر کتێبێک، ئەگەر قسەیەک، ئەگەر شتێک هەبوایە گەورەتر لە ئیقرا، خوای گەورە باسیە کرد. بۆیە پەرتووکەکەشی هەر بە ناوی خوێندنەوە و تێڕامان و قورئان و قیرائەیە. بۆیە کەسە گەورەکان، کەسە زیرەکەکان زۆر لە مێژە و تویانە ماڵی بێکتێب لاشەی بێڕۆحە. دەستخۆشی لە هەر سوڕێنەران و ڕێکخەرانی ئەم پێشانگا گەورەیە. جوانی ئەم میلەتە و ڕۆشنبیری ئەم میلەتە بە پێنووس و بە قەڵەم و بە تێنووسەوە بێ. دەستخۆشی لە کۆمپانیای ئەتڵەسل ئەسیل و لە هەموو ئەو کەسانی کە هاریکار بوون بۆ ئەم پێشەنگا گەورەیە. ومێدەوارم ئیشەڵڵا هەموو ساڵێک چۆن بووە بەردەوامتر بێ و ئەم کۆرۆنا و ئەم ناخۆشیشمان لەسەر لارچێ بۆ ئەوەی بە کتێب و ژیانە جوانەکەی کتێب ئاشنا ببینەوانێ و هەمومان لەگەڵ کتێبا بژین. چونکە کتێب خۆشەویستانم هەموو شتێکمانە بێ بە ناوی خەڵک دوای مردنمان، تاکە شتێک کە ئەمێنێ بە ناوی خۆمان و میراسی خۆمانە بریتیا لەو نووسەرە گەورانەی کە بۆمانە نووسن و ژیانی ئێمەی پێ دروستەکەن. دووبارە ڕێز و خۆشەویستیمەیە. سوپاس، هەمیشە شاد و کامەران بن. والسلام علیکم ورحمة الله وبركاته.